پینالی دەستی پێکرد لەسەر سلەیمانی بەهایەکی گەورەی لە هەزری زۆربەمانە تاکەکانی ئەم کۆمەڵگایە بەجێهێشتووە. سلەیمانی بە هەموو ئازارەکانیەوە جۆرێ لە خۆشەویستی و ئینتیمای بۆ تاکەکانی ئەم کۆمەڵگایە دروست کردووە. من ئەوەندە ئازانم کە بەڕێز جەنابی وەزیر و جەنابی بەڕێوەبەری گشتی تەلەفۆنم بۆکەن هەمیشە کارێکە تەواویان کردووە، لوتفە مەرمون کە بەشداریام کەم لە دروستکردنیە یا لەکردنەوەیە. کەمترین قەیران بە کەرتی تەندروستیەوە دیارە. قەیرانەکان زۆرن، بەڵام هیممەت و هەوڵی جەنابی دکتۆرەکان، سێکتەرەکە بەگشتی، سەندیکاکان لە شۆفێرەکانی ئەمبولانسەکانەوە تا تەمریزەکان تا بەشەکانی تر لە کۆی ڕووداوەکانی پارێزگای سلەیمانی چەند مانگی پێشووە خەستەخانەیەک نەبوو داخرابێ. لە سەرەتای دەستپێکردنی شەڕی ڕزگاریکردنی ناوچە کوردیەکان لە مووسڵی داگیرکراودا هەر کەرتی تەندروستی سلەیمانی و خەستخانەی شۆرش و هەموو لاکان بوون گەیشتنە ئەوێ شەهیدیاندا. بە ئیمکانێتێکی کەمەوە بە قرز و قۆڵەی سەرمایەدارەکانی ئەم شارەوە کە سوتەمەنیان بۆ حازر کردین بە جیرفانی بەتاڵی پێشمەرگەکانەوە پێشمەرگە ئاسا لە زەمەنێکی ناخۆشیدا ناوچە ڕزگارکراوەکانی مووسڵ سەرەتا بە خەبات و هزری پێشمەرگە دەستی پێکرد. دوێنێ لە حزوری جەنابی سەرۆکی وەزیرانی عێراقدا بووم، باز لەوە کرا کە باسی داستانی ڕزگاریکردنی مووسڵ ئەکرێ ئەبێ ڕۆڵی پێشمەرگەی ئەم سنوورە و سنوورەکانی تر نادیدە نەگیرێ، چونکە سەرەتای پرۆسەکە و شوێنە قورسەکە بە هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئەم ناوچەیەوە. سەرمایەدارەکانی ئەم ناوچەیە هاوکاریەکیان کردین، پێشمەرگەکان تەنیا بە جیرفانی 50,000ەوە کە پاشەوەی دیقەتماننا زۆرینی بەجێی هێشت بوو بۆ خانەوادەکانیان. ئەمە وڵاتی ئێمەیە، ئەمە شاری ئێمەیە. لەگەڵ نەبوونی کارەبادا خولی دووەمی تاقیگاکان بەردەوامن. لەگەڵ سووتانی 285 مەحەویلە لەم شارەدا لە 2017دا بین، باز لەوە بکەین سەرەی مەحەویلە دانین. بگەڕێنەوە بۆ سەرەتای ساڵی 91 کە لە دوای پرۆسەی ڕزگاری و خۆشانەزانن 2 ڕۆژ لەمە و پێش یادی ڕاپەڕینی ئەم شارە بوو. لە کاتێکا پرۆسەی ئاوی دوکانی دوو بە هەوڵ و کۆشی بە ڕێز جێگری سەرۆکی حکومەت دەستی پێکردەوە، لە سەدا 40 شوێنەکانی ئێمە و قایمقامی چەمچەماڵ ێرەیە لە پاشماوەی ئەنفال لە مجەمەعی شۆڕش 17 ڕۆژ کارە ئاویان بۆ ناچێت. لەگەڵ ئەم قەیرانانەیە، لەگەڵ جیاوازی بیرۆڕاکەیان، لەگەڵ ئینتیما سیاسێ جیاوازەکان، هەموو خەڵکی ئەم شارە و دەوروبەری بڕیاریان داوە ئەم قەیرانە ببەستین، ئەم قەیرانە تێپەڕێنین. بڕیاریان داوە ئەم حکومەتی خۆجێیە، ئەم ئەنجومەنی پارێزگایە پێکەوە تەباو ڕێک بە بۆچوونی جیاواز، بە پرۆژەی جیاواز کۆبوونەوە بکرێ. بە بەڕێوەبەرایەتیە گشتیە جیاوازەکان بڕیارمان داوە ئێمە حکومەتی هاوڵاتی بوون دروستکەین، حکومەتێک چەقی خزمەتگوزارەکەی هاوڵاتیە. بۆیە ئەمڕۆ سێکتەری تەندروستیە لە جیاتی کۆبینەوە لەسەر گرفتەکان، کۆبینەوە خولێکی 1 ساڵەییان تەواو کردووە بە جیرفانی بەتاڵی تەندروستیەوە، بە جیرفانی بەتاڵی تاکەکانەوە، بە خزمەتگوزاریەکی کەمەوە. بەڵام ئەوەی کە هەوڵ دراوە ئێمە بڕیارمان ناوە ئەم ئەزمەیە ئەبێت تێپەڕێنین. سەردەمی پاڕانەوە لە مەرکەز بەسەر چوو، سەردەمی پاڕانەوە لە هەولێر بەسەر چوو، سەردەمی تێگەیشتنی گشتی ئەبێ بێتە کاراوە. سەردەمێکە بێتە کاراوە پردی کوبانی وا دەستمان پێکردێتەوە بە هیمەتی جێگری سەرۆکی حکومەت. دوو پردەکەی خەستەخانەی شار و پردەکەی خوارەوە وا دەست پێ دەکەینەوە. پرۆژەی خزمەتگوزاری و پاکردنەوەی سلەیمانی دووکان، سلەیمانی چەمچەماڵ وا پرۆژەکە تەواو بۆ و دەست پێ دەکەینەوە. هەمومان بڕیارمان ناوە ئەم شارە خزمەتی ئێمەی زۆر کردووە.
لە میهری نالی و مەحوی و دیلان و گۆرانەوە فێری نیشتیمان پەروەری بووین. لە تێکۆشەرەکانی ساڵەکانی شکستەوە فێری تێکۆشان بووین. لە یادی ڕاپەڕین و کۆمەڵێ شەهیدی گەورەی ئەم شارەوە فێری تێکۆشان بووین. لە قەیرانی دارایی و ئەو کاتەی کە سەری بەرز بۆ موچەدا ناوێرا فێری تێکۆشان بووین. لەم کاتەشە کە کاتێکە کۆمەڵێ ململانی زۆر هەبووە. کەسانێک هەبوون ململانەی سیاسی بەلایەوە گرنگترە لەوەی کە پاراستنی مەهامی گشتی و پەرژەوەندی هاوڵاتیان بکرێت. کەسانێک هەبوون شەقام و سەنجی شەقام بە خزمەت ئەبینن چەند لەگەڵ مندایە و چەند لەگەڵ مندانیە. هەموو ئەو کەسانە ئێستا لە ڕاڕەوی کۆبوونەوەکانە بڕیارمان داوە هەمومان خزمەتی شەقام بکەین. شەقامێک ئەبێ بە دەنجی ئێمە کە خزمەتی بکەیت. شەقامێک نابێ بەوەی کە من چەند پۆستی منە و چەند پۆستی فلان کەسە، چەند پۆستی فلان لایەنە و چەند پۆستی لایەنە. من کە هاتوومەتە خزمەتتان و لە پارێزگای سلەیمانی دەست بەکار بووم، قاسەمان بەتاڵ بووە. بەڵام هیواکانمان بەرزە، هەموو بەڕێوەبەرە گشتەکان و جەنابی قایمقامەکان و مدیرناحەکان و تاکە تاچیک ئەم حکومەتی خۆجێیە و بە هاوکاری و بە پشتوپەلای ئەنجومەنی پارێزگا بە هەموو فراکسیۆنەکانەوە بڕیارمان داوە ئەبێ سلەیمانی بە جوانی و بە خۆشی بەڕێ بکەین. دەنجی ناڕەزایی حەقە. خۆبیشاندان مافێکی سروشتیە، بەڵام خزمەتی هاوڵاتیانیش لەسەر و هەموو ئەوانەوەیە. من بۆیە هیوادارم ئەم خولانە فرسەتێک بێ کە ئێمە لێوەی فێربین. ئەوەیە ئێمە لە قەیرانیشا پیا و کچی و ژنی خۆی دەرەکەوێ. لە قەیرانیش و لەو کاتانەی کەوەی شومەی ئەنفال هەبوو پارتیزان دروست بوو. لەو کاتای کەوە شومەی ئەنفال و گرتنی 31 هاوڕێی ڕێکخراوی سلەیمانی هەبوو، شانە چەگارەکانی شاڵاو دروست بوو. لەو کاتەی کە بێدەستی هەبوو، یەکەم پەراوی گۆڤارێکی سربەخۆ لەم شارەوە دروست بوو. ڕۆژنامەیەکی سربەخۆ لەم شارەوە دروست بوو. خۆپیشاندانە گەورەکان و شەهیدانی زۆر لە خۆپیشاندانەکان لەم شارەوە دروست بوو. بەڵام هەر یەکتریمان قبوڵ کرد، هەر پێکەوە جوانین و هەر پێکیشەوە جوانە بین. ئەوە مەهامی هەمومانە. من پیرۆزبایی لە وەزارەتی تەندروستی و جەنابی وەزیرەکەم کە هەر جارێک لوتفە بەرمێن و خزمەتەوە شارەکەی خۆی بە کۆمەڵێ پرۆژەوە بە تێکەڵبوون لەگەڵ زانکۆکان. جارێک لێی نەپرسیوم ئەرێ بسووتنەوەکەی تۆ ئەڵێت چی، هەر ئەڵێت فڵان پارێزگار ئەکرێ هاوکاریمان بکەی لەمەیە ئەمەکرێ بە یەکەوە کار بکەین. جارێکیش من لێم نەپرسیوە پارتە سیاسەکەی تۆ ئەمە بۆ ئەکا، هەروتومە لە خزمەتتانان پێکەوە خزمەت گوزاری بکەین. بەم ئەقڵیەتە، بەم هزرە، بەم کارکردنە ئێمە ئەتوانین بینای کارێکی جوان بۆ شار بکەین. لەوانەیە بوترێت لە میدیاکە بە ڕێزەکانە بوترێ ئەمە قسەیکی جوانە، بەڵام جرفانی بەتاڵی خەڵک تێکە پڕ ناکە. بەڵام کوژانەوەی کارەبای کۆڵانێکی 2 مانگی گەڕەکی هوانە لە بەرەوەی محەویلەیان تا ڕووناک ناکاتەوە. ئێمە لە شارێکە ئاژین بەداخەوە بۆ بە تاریکستان. من دەڵێم کە تێگەیشتنی گشتی هەبوو، پلانی گشتی هاوبەش ئەبێ، کاری هاوبەش ئەبێ، پێکشەوە ئەتوانین کارەکان بکەین. ئەگەر تێگەیشتنی گشتیمان نەبێ، بەم جۆرە ناتوانین هەوڵ بین تاریکستانەکەمان بکەینە ڕووناکی سەروەری یاسا بپارێزین، پرۆسەی تەجاوز لەم شارە بوەستینین، کارەبا بگەینینەوە ماڵەکان، گەنجەکانمان بچنەوە کلاسەکانی خوێندن، مامۆسایانی سەربەز مافەکانی خۆیان بدرێ، پرۆسەی خۆپیشاندان و ئاسایش هاوێزێ و تێکەڵاوی یەکتری بن. لەبەرەوە من پێم وایە تێگەیشتنی گشتی ئەم کارانە